40 ڕۆژ بەسەر تیرۆرکردنی کادرێکی پێشکەوتووی یەکێتی و بەرپرس لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان لە شاری هەولێر تێپەڕی و تا ئێستا کەس لەسەر ئەو تیرۆرکردنە دەستگیر نەکراوە. 40 ڕۆژ لەمەوبەر لەسەر شەقامی 60 مەتری شاری هەولێر تەقا لە فارس محەممەد کرا و بەو هۆیشەوە گیانی لەدەستدا. فارس محەممەد پێشمەرگەی دێرین و کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەسەر پشکی ئەو حیزبەش بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کاریگەری بوو لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان. دوا بە دوای تیرۆرکردنەکە ئاسایشی هەولێر ڕوونکردنەوەیدا و هۆکاری ئەو تیرۆرکردنەی گەڕاندەوە بۆ کێشەی کۆمەڵایەتی و تۆڵەچەندنەوە. ئێستاش کۆمیسیۆن ڕایدەگەێنێت کە ئەوان چاودێری کەیسەکەکەن و داوایان کردووە بکوژانی فارس محەممەد لە زووترین کات دەستگیر بکرێن و بە سزای خۆیان بگەێنرێن. لەو کاتەوە تا ئێستا ئەنجامی هیچ لێپێچینەوە و لێکۆڵینەوەیەک ئاشکرا نەکراوە، نە لەسەر ئەو ڕووداوە نە لەسەر ڕووداوە هاوشێوەکانی تری شاری هەولێر کە چەند جارێک مامۆستایانی ئاینی و کەسایەتیەکان کراونەتە ئامانج. لە بەرامبەریشدا وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسیش دەڵێت لە نزیکەوە چاودێری کەیسەکە دەکەن و داواشیان کردووە بکوژانی فارس محەممەد لە زووترین کات دەستگیر بکرێن و بە سزای خۆیان بگەێنرێن. دیارە لەلایەن بنکەی پۆلیسەوە دیارە دۆستەکەی لەوێ لەلایەن کەسوکاری دیارە ئەو سکاڵایان نووسیوە پێی حەقی شەخسی ئێمە چاودێری دۆستەکە دەکەین و ئومێد دەکەین بە زووترین کات ئەو تۆمەتبارانەی کە دەستیان هەبووە لە ئەنجامدانی ئەوتانە گەورەیە بە سزای عادلانەی خۆیان بگەن و ئێمە لەگەڵ کەسوکاری بەڕێزیشان لە هاوکاری و لە پەیوەندی داین. زۆربەی کات کە ئەو ڕووداوانە ڕوودەدەن لایەن نەپەیوەندیدارەکان ڕووداوەکان دەگەڕێنەوە بۆ پاڵنەر و کێشەی کۆمەڵایەتی و لە مەسەلەی سیاسی و ئەمنی دووری دەخەنەوە، بەڵام تا ئێستا ڕێوەشوێنی پێویست نەگیراوەتە بەر بۆ بەرگرتن لەو ڕووداوانە. بۆ جۆرە چلەی تیرۆرکردنی فارس محەممەد بە بێدەنگی تێپەڕی و تا ئێستاش لایەن نەپەیوەندیدارەکان ڕوونکردنەوەی پێویستیان نەداوە و کەسانی تۆمەتبار دەستگیر نەکراون، لانیکەم ئەو کەسانەی لە گرتەیەکی ڤیدۆیی پەیوەست بەو ڕووداوە دەرکەوتون.